بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عەزیزی پەیامی ڕۆژ. سەرەتا و وەک دەستپێکێک پیرۆزبایی 235مین ساڵیادی بنیاتنانی شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری لە سەرجەم دانیشتوانی شاری سلێمانی و سلێمانیەکان و دوجار بەگشتی هەرێمی کوردستان دەکەین. ئەمڕۆ لێرەوە من لە خزمەتانم لە بەرنامەی پەیامی ڕۆژ وەروە هاوکارم کاک ڕیاز لە ناو پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شاری سلێمانی کە بۆ یەکەمین جارە پێشانگایەکی هاوشێوە لە شاری سلێمانی بکرێتەوە لە خزمەتانین. وەک هەمیشە چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە کە پێشکەشتان بکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن لە لایەکەوە ڕووماڵی کردنەوەی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب و هەروەها لە لایەکی دیکەوە لێرە هەندێک هەواڵ و زانیاری و راپۆرتی تایبەتان پێشکەش دەکەین. وەک هەمیشە دەستپێک دەچینە لای پێشبینی کەش و هەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان با پێکەوە بینەری بین. بڕگەی نرخی جراوەکان وەک هەمیشە بینەریان بڕگەیە بن بۆی کە ڕۆژانە ئاشنا بن بۆ گۆڕانکاریانی کە بەسەر نرخی دراوەکان بە تایبەتی لیرەی تورکی، دۆلاری ئەمریکی و تمەنی ئێرانی بەراورد بە دیناری عراقی. با پێکەوە بینەریە و بڕگەیە بین. بڕگەی یادەوەری ئەوەی کە ڕەنگە لە بڕگەی یادەوەریدا زیاتر بۆ ئێمە جێگەی باەخ و گرنگ بێ بە تایبەتی بۆ سلێمانیەکان و کات بەگشتی بۆ هەرێمی کوردستان کە ئەمڕۆیە ئەویش ساڵیادی بنیادنانی شاری سلێمانیە کە 235 ساڵ بەسەر ئەو ڕۆژەدا تێدەپەڕێ. با پێکەوە بینەری بڕگەی یادەوەری بین بزانین جگە لە دامەزراندنی شاری سلێمانی چه بڕگە و ڕوودا و مێژوێکی تێدایە کە بۆ ئێمە جێگەی باەخ و گرنگە. چواردەی یانزەی هەموو ساڵێک دیاریکراوە بۆ ڕۆژی گیانی خۆپاراستن لە نەخۆشی شەکرە کە یەکێکە لە نەخۆشیە بەربڵاوەکانی ئەمڕۆ کە ژمارەیەکی زۆر لە مرۆڤەکان ساڵانە بەو نەخۆشیە گیان لەدەست دەدەن و بە هۆی کەڵەکەبوونی ڕێژەیەکی زۆری شەکر لە خوێندا. چواردەی یانزەی ساڵی 2019 بۆ یەکەم جار لە مێژووی شاری سلێمانیدا و بە هۆی بیرەوەری بنیادنان و دامەزرانی شاری سلێمانی و هێشتنەوەی نازناوی پایتەختی ڕۆشنبیری پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب دەکرێتەوە و بە بەشداری سەدان شوێنی عەرەبی و فارسی و نیشتیمانی و نێودەوڵەتی و بە ئامادەبوونی سەرۆکۆماری عێراق دەکرێتەوە.
بڕیارە پێشانگەی کتێب ماوەی 9 ڕۆژ بخایەنێت و شوێنی پێشانگاش دەکەوێتە گەڕەکی تاسڵۆجەی خۆراوایی سلێمانیەوە. چواردەی یانزەی ساڵی 1970 بنیادنان و دروستکردنی شاری سلێمانی وەکو یەکێک لە پرۆژە گرنگەکانی میرنشینی بابان و ئیبراهیم پاشای میرنشینەکە و کە وەک خۆشەویستیەک بۆ کوڕەکەی سلێمان پاشا ناوی شارەکەشی بەو ناوەوە ناونا. هەر لەو ڕۆژەدا پایتەختی میرنشینی بابانی لە قەڵاچوالانەوە گۆستەوە بۆ شاری سلێمانی و چەندین فەرمانگەی ئیداری تێدا دروست کرد لەگەڵ مزگەوت و حەمام و قوتابخانە کە ڕۆڵیان هەبوو لە بەرەو پێشبردننی شارەکەدا. شاری سلێمانی لەو ساوە تا ئێستا بووەتە پایتەخت و ماڵبەندی زانست و ئەدەب و زۆربەی زۆری شاعران و ئەدیبان و نووسەرانی گەورەی کورد لەم شارەدا ژیاون و مردوون. چواردەی یانزەی ساڵی 1970 لە دایکبوونی سیاسەتمەداری هیندستان و سەرۆکوەزیرانی وڵاتە جەواهیر لال نەهرۆ ناوبراو یەکێکە لە سەرکردە و شۆڕژگەڕەکان بۆ سەربەخۆی هیندستان و ڕزگارکردنی ئەو وڵاتە لە ژێردەستی و ئیستیعماری بەریتانیا و یەکەمین سەرۆکوەزیرانی ئەو وڵاتەش دوای سەربەخۆیی و ماوەی 17 ساڵ تا کۆچی دوایەکەی وەزیری دارایی و دەرەوەی هیندستان بووە. چواردەی یانزەی ساڵی 1927 یەکەمین بیرەنەوت لە شاری کەرکووک بە ڕێژەی 50,000 تا 100,000 بەرمیل لە ڕۆژێکدا هەڵقوڵاو. لەوساوە تا ئێستا شاری کەرکووک بووەتە مەیدانی ناکۆکی و ململانێ و ئاژاوی نێوان تەواوی تاقم و گروپ و مەسەب و حیزبە جیاوازەکان و سوود و بەرهەمی نەوتی کەرکووک تەنها بۆ دانیشتوانەکەی نییە. مەسعود محەممەد کوڕی مەلای گەورەی کۆیە لە یاداشتەکانیدا ئاماژە بەوە دەکات کە مەلای گەورەی کۆیە بە بیستنی ئەو هەواڵە هۆشداریدا لەوەی کە لە داهاتوودا ئەو نەوت و دووکەڵە دەبێتە مای سەرێشە و نەخۆشی بۆ دانیشتوانی شارەکە. چواردەی یانزەی ساڵی 1954 لە دایکبوونی سیاسەتمەداری ئەمریکی کۆندالیزا ڕایس وەزیری دەرەوەی ئەمریکا لە سەردەمی سەرۆکایەتی جۆرج دەبلیو بۆشدا. چواردەی یانزەی ساڵی 1968 بۆ یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتی و زانستدا لە ئەوروپا نەشتەرگەری چاندنی سی بۆ نەخۆشیێک بە سەرکەوتووی ئەنجام درا و ئەوەش سەرکەوتنێکی گەورەی زانستی بوو لە ئەوروپا پێشکەشی مرۆڤایەتی کرا. پرۆزەکەش بە هۆی گواستنەوەی سیەکانی مرۆڤێکی تازە مردووە هات بۆ مرۆڤێکی تر. ئەم پرۆسەیە لە کاتێکدا هات کە پێشتر دکتۆر دێمیخۆف لە ساڵی 1947 وانی سەرکەوتوو بێت لە نەشتەرگەری چاندنی سی بۆ ئاژەڵی سەگ و ژیانی ئاسایی ئەو سەگەش بۆ ماوەی 1 ساڵ بە گورچی لە نوێکرایەوە. هەروەها لە ئەمریکاش لە یانزەی شەشی ساڵی 1963 دکتۆر جیمس هاردی و ستافەکەی سەرکەوتوو بوون لە نەشتەرگەری چاندنەوەی سی بۆ نەخۆشێک لە سەنتەری پزیشکی لە زانکۆی مسێسبی ئەمریکی. دیارە بڕیاروایەکە کاتژمێر دەی سەر لە بەیانی ئەمڕۆ بە فەرمی بە ئامادەبوونی سەرۆک کۆماری عێراق و هەروە چەندین بەرپرسی بە حکومی لە شاری سلێمانی یەکەمین پێشانگای نێودەوڵەتی کتێب بکرێتەوە. دیارە بڕگەیەکمان ئامادەیە پێشەوەی کە بچمە لای هاوکارم لە ناو پێشانگای نێودەوڵەتی کتێبەوە ئەم ڕگەی لە فەیسبووکتان بۆ دەخوێنمەوە. عادەلعیزەت لە فەیسبووک دەنووسێ هەڵەبجە و بوجانوێیەکەی حکوومەتەکەی پارتی و گۆڕان و یەکێتی. زیاد لە 10 ساڵە بە بیانووی بوونی ئیسلامیەکان هەڵەبجە خوێنکێنراو بێبەش کرا لە زۆربەی خزمەتگوزاریە سەرەتاییەکان بە حساب ئەوان ڕێگای خزمەتکردنی هەڵەبجەیان گرتووە. شکر بۆخوا 2003 ڕۆشت و هەڵەبجە گەڕایەوە ژێر دەسەڵاتە ناسکەکەی حکوومەتی کوردی کەچی دوای 16 ساڵ دەسەڵاتی خۆیان هێشتا هیچ هەڵەبجەیەک بۆی ڕوون نەبووەتەوە پارێزگایە یا قەزا با دوور بۆی نەچین و سەرنجێک لەو گاڵتەجاڕیە بوجەنوێیەکەی حکوومەت بۆ شارەکان و بە تایبەت بۆ هەڵەبجە بدەین. با بڕوای من ئەوەی هەڵەبجە هاوشێوەی لا کۆڵانێکی پارێزیەکانی تری کوردستان نییە. پارەی تەرخانکراوی حکوومەت بۆ پرۆژەی خزمەتگوزاری پارێزگاکان پارێزگای هەولێر 5 ملیار و 100 میلیۆن دیناری بۆ دانراوە. پارێزگای سلێمانی 3 ملیار و 900 میلیۆن دیناری بۆ تەرخان کراوە. هەروەها پارێزگای دوهۆک 3 ملیار و 400 میلیۆن دینار. بەڵام پارێزگای هەڵەبجە 450 میلیۆن دیناری بۆ تەرخان کراوە کە ئەمەش کۆمنتی یەکێک لە هەڵەبجەیەکانە لەسەر خزمەتگوزاری و ئاوادانی بۆ شارەکەی.
بینەرانی عزیز وە کاماژەمان پێکرد دیارە ئەمڕۆ ڕووماڵی تایبەتمان دەبێت لە ناو پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شاری سلێمانیەوە بە میوانداری خەڵکانێک کە نووسەرن و کتێبی تایبەتیانە ئەمڕۆ کە کتێبەکانیان لە پێشانگاکەدا نمایش دەکرێت. بیرمانەچێت کە ئەم پێشەنگایە بە ئامادەبوونی چاپخانەکانی هێرێمی کوردستان و ناوەندەکانی کتێب هەروە چەندین چاپخانە و بڵاوکراوی ناوەندە عەرەبیەکان بە تایبەتی وڵاتانی عەرەبی کتێبخانەکە بە ڕێوە دەچێت. دەچینە لای زانیاریەکی تایبەت لەسەر لەشی مرۆڤ تاوکاتێک کە هاوکارم کاکریاز ئامادە دەبێت بە ئەو زانیاریەتان پێشکەش بکەین. چەند زانیاریەک لەسەر لەشی مرۆڤ بەشی پێنجەم. گوێچکەکان جگە لە بیستن هاوسەنگی دەبەخشنە جەستەی مرۆڤ. منداڵ کاتێک لەدایکە بێت 300 ئێسقانی هەیە، بەڵام کاتێک گەورە بوو تەنها 206 ئێسقانی دەمێنێتەوە. گورچیلەکانی مرۆڤ ڕۆژانە 1700 لیتر خوێن دەپاڵێون. بەشی لای ڕاستی مێشکی مرۆڤ کۆنتڕۆلی بەشی لای چەپی لەش دەکات و بەشی لای چەپی مێشکیش کۆنتڕۆلی بەشی لای ڕاستی لەش دەکات. خڕۆکە سوورەکانی خوێن بۆ ماوەی 4 مانگ ئەژین پێش ئەوەی بمرێت ڕێگە بۆ خڕۆکێکی تازە ئەکاتەوە. کێشی سپڵ لە مرۆڤی پێگەیشتوودا 200 گرامە. کاری سپڵ بەرهەمهێنانی خڕۆکەی تازە و کۆبوونەوەی خڕۆکە مردووەکانە تێیدا. چینی دەرەوەی پێستی مرۆڤ هەر 28 ڕۆژ جارێک تازە بێتەوە. فشاری خوێن بە شێوەیەکی سروشتی و لە مرۆڤی ساغ و سەلامەتدا 80 لەسەر 120. فشاری خوێن بەهۆی کۆبوونەوەی چەوریەوە لە ئەنجامی تەسک بوونەوەی دەمارەکان دروست دەبێت. ژمارەی ماسوولکە خۆنەویستەکان لە لەشی مرۆڤدا 500 ماسوولکەیە. خڕۆکە سپیەکانی خوێن لە لەشی مرۆڤدا نەخڕە و نەسپین، بەڵکو وەکو ئاو بێڕەنگن. بڵاوترین و دەگمەنترین جۆرەکانی خوێن ئەمانن کە بڵاوترینیان ئۆزایدە و دەگمەنترین جۆریش ئەیبی ناقسە. درێژی دڵکەپەتک لە مرۆڤدا 45 سانتیمە. خڕۆکە سپیەکانی خوێن بۆ ماوەی 120 ڕۆژ ئەژین. لە چرکەیەکدا نزیکەی 8 ملیۆن خڕۆکەی سوور دەمرێت و هەمان ڕێژەش دروستە بێتەوە. ڕێژەی خڕۆکە سوورەکانی خوێن لە مرۆڤێکی پێگەیشتوودا لە پیاواندا 5 ملیۆن و لە ئافرەتانیشدا 4.5 ملیۆن لە 1 میلیمەتر چوارگۆشەدا. درێژی گەروی مرۆڤ 12 سانتیمە. پلازمای خوێن ڕێژەی نزیکەی لە 150 خوێن پێک دێنێت. خوێن نزیکەی لە 109 کێشی جەستەی مرۆڤ پێک دەهێنێت. دیارە لە پێناو ئاسانترکردنی هاوڵاتیان بە تایبەتی لە ناوەندی شاری سلێمانیەوە بۆی کە بە ئاسانی دەستیان بگا بە ناو پێشانگای نێودەوڵەتی کتێبەوە کە لە تاسڵوجا کراوەتەوە و نزیک بە 15 خولەک 20 خولەکێک بە ئۆتۆمبیل دوورە لە ناوەندی شاری سلێمانیەوە بگرە زیاتریش کاراسانیە کە لەلایەن ناوەندی پارێزگای سلێمانی و هەروەها قایمقامێتی شارەکەەوە ئەنجام درراوەیەکە بە ئۆتۆمبیل و بە پاسی تایبەت هاوڵاتیان دەگوازنەوە بۆ ناو پێشەنگاکە لە 3 شوێنی جیاواز ئەم ئۆتۆمبیلانە تەرخان کراون ئەم پاسانە بۆی کە هاوڵاتیان بگوازنەوە لەسەر بازنەی مەلیک مەحموود لە بەردەم هۆتێل تایتانیک و لە 1-2 شوێنێکی تر لەسەر بازنەی مەلیک مەحموود و هەروەها لە ناوەندی شاری سلێمانی لە بەردەم باخی گشتی پاسی تایبەت ئامادەکراوە لە کاتژمێر 9:30 سەر لە بەیانی ئەمڕۆ ئەم پاسانە هاوڵاتیان دەگوازنەوە بۆ ناو پێشانگاکەوە ئێوارەش تا کاتژمێر 5 ئێوارە واتە لە 9:30 سەر لە بەیانی تا 5 ئێوارە ئەم پاسانە هاتوچۆ دەکەن بە هاوڵاتیان بەبێ بەرامبەر. جگە لەوەش چەند پاسێکی تایبەت تەرخان کراوە بۆ قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان بۆی کە ئەوان ئاسانتر بتوانن بە جیاواز وەکو VIP بیان گوازنەوە بە ناو پێشانگاکە و دەستیان بەو کتێب و بەو نووسراوانە بگات کە خۆیان دەیانێت و پێشانگاکە زیاتر دەوڵەمەند بکەن. دیارە شێواز و بەرنامەی کاری پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی بەم شێوازەیە. ڕۆژانە لە کاتژمێر 10 سەر لە بەیانی تا
حوتی ئێوارە کراوەیە. بەڵام ئەوەی کە جیاوازە لە پێشانگە نێودەوڵەتیەکانی دیکە ئەمەیەکە لە کاتژمێر 3 بۆ 5 ئێوارە هاوشێوە شوێنێک تەرخان کراوە لە ناو کتێبخانەکەدا کە سیمینار و کۆڕی تایبەت و گفتوگۆی جیاوازی سیاسی و کۆمەڵایەتی و بابەتەکانی تری تێدا ساز دەکرێت و هاوڵاتیان بەگشتی دەتوانن لەو سیمینار و گفتوگۆ جیاوازانەدا بەشدار بن کە بە دڵنیاییەوە میوانی تایبەت کەسایەتی تایبەت لە پێشانگاکە و لە ناو سیمینارەکاندا بەشداریان هەیە. بیرمان نەچێت کە کاتژمێر داواتە چەند خولێکێکی دیکە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شاری سلێمانی بە ئامادەبوونی سەرۆک کۆماری عراق و هەروەها کە بە چاودێری سەرۆک کۆمار خۆیان پێشانگە دەکراوەتەوە و هەروە بەرپرسانی دیکەی پارێزگا و بەشێک لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بەرپرسانی ئامادەن تێدا دەکرێتەوە وەک ئاماژەمان پێکرد پێشتریش ئێمە ڕووماڵی تایبەتمان دەبێت لە ناو پێشانگاکەوە لەگەڵکردنەوەی پێشانگەکە ڕووماڵەکانمان دەست پێ دەکەین و هەروەها بەرنامەی جیاوازترمان دەبێت جگەل لە ڕووماڵ لەناو بەرنامەی پەیامی ڕۆژدا و تاوتوێی پرسە جیاوازەکان لە ناو کتێبخانەی نێودەوڵەتی سلێمانی دەکەینەوە. پێشەوەی کا بچینە لای لە ناو پێشانگای نێودەوڵەتی کتێب دەچمە لای پەیامنێرمان سامان فەتاح کە دیارە هاوکارانە ئاماژە بەوە دەکەن کە سامانیش ئامادە نییە. بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرم و دێمەوە لاتان. من تاهیر محمود دانیشتوی قەزای سەیسایە ماوەی 20 ساڵە سەوزەیە فرۆشم دەست نوێژەگرم هەڵەسم نوێژەکەم دوای نوێژەکەیم بۆ بازار ئەتی خەریکی سەوزەکەیە بم هەتا بانگی شێوە هەچی هاو سەوزەیەمێ و نەیشا بۆ خۆم دائەنیشم لەسەر و کورسیە و سوودی زۆرە سەوزە بەزیچە من کە بە خەڵکەڵێم خەڵک وا ئەزانێت لەبەرەوە پێڵێم کە سەوزەکەم لێکڕێ مەبەستمەوە نییە بەسەر سوودی زۆرە. ئەمە تەڕەتیزەیە ئەمە کەوەرە ئەمە سپێناخە ئەمە معدەنووسە ئەمە پیازە ئەمە تورە ئەمە کەرەوزە ئەمە سڵقە ئامانەیە فرۆشم چواری بازارە جاری واشەیە پێنجە ئەکێک بەدایمی بە هەمیشەی بێ بۆ لامان پێنجە بکەوێنی. لە زستانە خواسی زیاترە تا هاوین هەر زۆر بەکەمی سەرفە بێت خۆی سەوزە هەر گەرمە لە عەسڵا سەوزەوات گەرمە بۆ هاوین سەرفیاتی زۆر کەمە لە هاوینە بەس لە زستانە باش وردە باشە یعنی ژیانی تامین ناکە ئامایتر ناچاریە چی ئەەکەی لەوە زیاتر ئیش نییە. بینەرانی عزیز ڕاستەوخۆ دەچینە ناو پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شاری سلێمانی لای هاوکارم ڕیاس با پێکەوە بینەری پێشانگای نێودەوڵەتی کتێب. بۆچی ئەم پێشانگای بۆ یەکەم جار لە شاری سلێمانی وەک پایتەختی ڕۆشنبیری لە ئێستایان پێشان ڕابردووە پێشانگای زۆر کراوەتەوە و ناوەندەکانی چاپ و بڵاوکردنەوە لێرە بەشداری زۆر کۆڕ و کۆبوونەوەیان کردووە چ لە ناوچە لە ناوچەکە لە دەشەوە بەڵام ئەمە زۆر گرنگ بوو بە پێشنیازی کۆمپانیای ئەسیل کە خستە ژێرباری خۆی و توانی بە هەماهەنگی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی پێشانگایە بە تەواوی ئاوەدان بکاتەوە و بیکا بە شوێنێکی شایستە
توانین ئەم چالاکیانیتیان بکرێ ئێمە پشتیوانی تەواومان بۆ ئەم پرۆسێدەر بڕی و بە تایبەتی بەڕێز سەرۆکۆماری عێراق چاودێری کارەکە بکە لە ئاستی هەموو عێراق بێ ئەمە یەکەم جارە پێشانگایەکی نێودەوڵەتی بەم شێوەیە لە کوردستان ئەکرێتەوە بە تایبەتی لە سلێمانی ضرورەتێکی خۆیەتی چونکە لە پایتەختی ڕۆژ و سلێمانی لە سیوەیەکی دەیە بوو بە شاری داهێنەر لەسەر هەموو دنیا لەلایەن یونسکۆوە ئەمە وەڵامدانەوەیەکی خێرای خواستەکانی ئەم شارەیە بۆ باشترین هاوڕێکە کتێبە بۆ نووسین بۆ گفتوگۆ بۆ ژیانی مەدەنی بۆ دیالۆگ بۆ یەکتر تەواوکردن و پێم وایە ئەمە دوجار تەنیا بازاڕێک نییە بۆ کتێبفرۆش بەقەت ئەوەی ژوانێکە بۆ یەکتر ناسین گفتوگۆکردنی خەڵکە ئاوازەکان کە لە 180 ناوەندی جیاجیاوە بەشداریان کردووە لە شوێنی جیاجیاوە لە وڵاتی جیاجیاوە کتێبی جیاواز هەیە و شانازیەکین کە کتێبەکەی ئێمە وەکو زۆر پێشانگانی و دەوڵەتەکانی تر تەنیا بیرێکی دیاری کراوی ئاینی یان ئیتیجاهێکی سیاسی معەنەتیان نییە کتێبەکان هەمە ڕەنگن لە بواری زانستی لە بواری بیر و ڕۆشنبیری کەڵچەر هونەر داهێنانەکان مێژوو و فەرهەنگ سامانی کۆی زەینیەتی مرۆڤایەتی توانین بڵێ لە ناو ئەم شانەی و خانەکانی پێشانگاکە جیان بۆتەوە. زۆر باشە جەنابتان ئەمڕۆ وەکو نوێنەری سەرۆکۆماری عێراق بەڕێز دکتۆر محمەد ساڵح ڕۆڵتانێ لە کردنەوەی پێشانگای نێودەوڵەتی کتێب ڕۆڵی سەرۆکۆماری عێراق بە تایبەت لە بەرز جێ پێخستن و وەکۆڵێ بەرەو پێشبردن یان بۆونە سەرخستنی ئەم پێشانگایە چییە؟ هەر لە سەرەتاوە کە ئێمە پرۆژەکەمان لەگەڵ باس کرد پشتیوانی کردین و لە پرۆژەی ئێمە کە پێشکەش بە یونسکۆمان کردی سان پشتیوانمان بوو بۆ ئێمە گرنگ بوو کە پێشانگایەک بۆی ناوەڕۆکی نێودەوڵەتی بوونی ناوەکەی پڕ بکاتەوە کە دەوڵەتەکە بە تایبەتی چ لە عێراق سەرۆکۆماری عێراق چ لە هەرێم حکومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری پشتیوانی ئەم کارە بن خۆشبەختانە هەمویان زۆر جەسوورانە و مردانە هاتنە پێشەوە کار ئاسانی زۆریان کرد چونکە بەشێکی زۆر لەو شوێنانی کە لێرە بەشداریەکەن جاریەکەمیانە بەشداریەکەن بەشێکیان گرفتی وەرگرتنی ڤیزە و سەفەرکردنیان هەبووە بۆ ئێرە بەڵام بە هیمەتی هەموو لایەکتوانیمان چ بە هیمەتی وەزارەتی ناوخۆ چ بە هیمەتی سەرۆکایەتی کۆمار چ بە پارێزگای سلێمانی زاڵبین بەسەر هەموو ئاستەنگەکانە چ بەڵێن و گرنتێک بە خوێنەران و کتێبدۆستانی پارێزگای سلێمانی وەکو پایتەختی ڕۆشنبیریەدەن لە بەردەوامبوونی ساڵانەی ئەم پێشانگایواتە تەنها ئەم ساڵ و چەند ساڵێکی دیکە نەبێ و بەردەوام بێتە پرۆژەیەکی ساڵانە و بەردەوامی پارێزگاکە ئێمە ئومێدیەوەکەین کە هەموو ساڵە پێشانگای نێودەوڵەتی کتێب بکرێتەوە چۆن پێشانگای نێودەوڵەتی کاڵاکانمان هەیە کەرستە و کەلوپەل و ئامێرەکانمان هەیە تەکنۆلۆژیامان هەیە هەوڵ بین کە ئەم پێشانگایە ئیسیدامەی هەبێ بەردەوام بێ زۆرترین ژمارەی ناوەندەکانی بڵاوکردنەوە بێنین کتێب بە زمانی جیاجیا بێنین ئێستا خوێنەواری ئەمڕۆی کورد گەنجی ئەمڕۆی کورد خوێندکاری زانکۆکان دەرچوەکانمان توانای وەرگرتنی زانیاریان بە چەندین زمان هەیە هەوڵ بین ئەو بۆشایە معریفی ئەو بۆشایە زانستی ئەو بۆشایە ئەزمونگەریی ئەو بۆشایە فکریانی کە ئێمە هەمانە لە ڕێی ئەمانەوە پڕیکەینەوە بۆ ئێمە وەکو پارێزگای سلێمانی پشتیوانی بەردەوام بوونی ئەم پرۆژەیەکی دکتۆر زۆرجار دارونەشرەکانی وڵاتانی دەرەوە بە تایبەت عەرەبیەکان لەوە چێ پێیان نەکرێت لە ساڵێکدا دوو جار بەهۆی پێشانگای نێودەوڵەتی کتێب لە هەولێر و پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی بێنە کوردستان بۆچی ڕێخستنی لە نێوان هەردوو پێشانگاکەیان نەکرێت بە جۆرێ هەردووکیان یەک لە دوای یەک بن کاتێکە لە هەولێر تەواوە بێ پاشان دارونەشرەکان کتێبەکانیان بگوازنەوە بۆ سلێمانی بۆی هەم خوێنەری سلێمانی سوودمەند بێت لە تەواوی ئەو کتێبانی کە دێنێ و پێشانگای نێودەوڵەتی و لێر و گرنگیەکی ئەو تۆشی پێدرێ ئێمە زۆر لەگەڵ ئەوەیان کە هەموو ئەو فستیڤالی سینەما و فستیڤالی شان و پێشانگای کتێب و کە لەسەر ئاستێکی نێودەوڵەتین لە کوردستان یەک بخرێ پێشنیازیەوەمان بۆ فستیڤالی ساڵانی نێودەوڵەتی فیلمیش کردو وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەتی هەرێمی کوردستان پێشنیازەکان قبول کردوین هەمان پێشنیاز بۆ کتێب ئێمە پشتیوانی ئەەکەین پێمان وایە نەک ئەوەی بە دوای یەکی شابن ئەکرێ هەر ساڵێک لە شوێنێک بن بەڵام پێشنیازی ئەوەکەین لە بەرەی سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە هەر کاتێ و بەرنامانەیەکی خدان لە سلێمانیەوە دەست پێ بکەن پشنە هەڵەبجا پشنە شوێنەکانی تر پشنە دووە پشنە هەولێر دکتۆر بە واز لەم شتە ئیداریەکان بێنین تۆوەکو پارێزگاری سلێمانی چیە خوێنیتەوە چۆنە خوێنیتەوە کەیە خوێنیتەوە ئێمە ئەبێ بەردەوام بخوێنینەوە بۆی بتوانین بنووسین بۆی بتوانین قسە بکەین بۆی بتوانین ئاگامان لێ بزانین چییە گوزەرێ هەتا لە زانکۆ بین بە پێ ڕشتەکەی خۆمان و پسپۆرەکەی خۆمان کتێبمانە خوێنەوە بەڵام بێ ئێستا کتێب لەسەر ئیدارەدانی دەوڵەت لەسەر
گۆڕانکاریەکانی چواردە ورمان لەسەر هەموو ئاستەکان لە کایی سیاسی لە کایی ئەمنی لە کایی سەربازی ئابووری و بوارەکانی تر بخوێنین. ئەمە بۆچیەکە ئێستا چی ئەخوێنیتەوە؟ ئەدەبە کۆمەڵایەتیە فکرە سیاسەتە مێژووە واللهی بۆ زاخاوی مێشک و بۆی لە ئینسانیەتی بوونی خۆماندا نەبڕین بەردەوام من هێزی خۆم لە دیوانە کلاسیکەکانی کورد بە پلەی یەکەم وەرەگرم. کەی ئەخوێنیتەوە مرۆڤ کە تۆ بەرپرسیارەتێکی داری دەیە هەربیانی دەی بۆ دوی نیوەڕۆ بۆ ئێمە هەشتی بەیانین بۆ 12 شەو و لە دوای ئەوە شۆجاری وایە سەعات 4 شەوەگەر لە شوێنێک ڕووداوی ڕووبا بێ بچینە سەر شوێنی ڕووداوەکە بەڵام ئێمە دەرفەتە خوازین بۆ ئەوەی دانەبڕین چکە دابڕان لە ئەدەب دابڕانە لە ئۆکسجین و لە هەوای پاک. بە چەند زمانە خوێنیتەوە؟ من زیاتر بە کوردی و بە عەرەبی شتێک فارسی ئەوانی تر بەڵام چۆن لە دکتۆراکەمان سوودم لێوەگرت لەبەرەوەی ئیسا گۆگڵ ترانسلیشن هەیە و ئوسلوبی وەرگێڕان هەیە سوود لە زمان و کەلتوری هەموو میلەتێ توانین وەرگری. لێرەوە کۆتا پرسیارم چ پەیامێکت بۆ کتێب دۆستان و خوێنەرانی پارێزگای سلێمانی هەیە و ئەم پێشانگایە چه گرنگی و بایەخێک بە بواری معریفی و ڕووناکبیری پارێزگاکەمان دەدات؟ ئەمڕۆ ژوانێگەی بۆ باشترین هاوڕێی مرۆڤ کە کتێبە ومێ دەکەم هەموو خەڵکی پارێزگاکەی من و شوێنەکانی تریش ئەم ڕۆژانەی کام پێشانگایە هەیە لێرە یەکتری ببینینەوە بۆ ئەوەی بتوانین لە ڕێی کتێبەوە بزین گەشتونێتە کوێ بزین میلەتان گەشتونەتە کوێ بزین بیرە تازەکان چۆن بزین ڕخنەگرتن لە بیرە کۆنەکان چییە جەدەل چییە گفتوگۆکردن چییە گەشەکردنی زەینی و معریفی و مرۆیمان چییە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هەڤاڵە بووبەکر پارێزگاری سلێمانی و نوێنەری دکتۆر بەرەم ئەحمەد ساڵح وەکو سەرۆکۆماری عێراق لەکردنەوەی یەکەمین خولی پێشانگای نێودەوڵەتی کتێب. زۆر سپاس. بەڵێ جەلال دێمەوە لای تۆ لە ستۆدیۆ پاش چەند خولەکێکی تر دکتۆر هەڤاڵە بووبەکر پێشانگای نێودەوڵەتی کتێب وەکو یەکەمین خول لە پارێزگای سلێمانی دەکاتەوە. عزیز بەرەبەرە چالاکیەکانی ناو پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شاری سلێمانی دەست پێ دەکەن. ڕاستەخۆ دەچمەوە لای هاوکارم ڕیاز لە ناو پێشانگاکەوە. ڕیاز سڵاوی خوارد لێبێت لای تۆ چی هەیە و چی دەگوزارێت فەرموو. گای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی گەڕاونەتەوە شوێنی چالاکیەکان بگوازنەوە کاگالان سپاس بۆ ئامادەبوونت پیرۆزبوونەوەی پێشانگای بۆ یەکەم جار لە سلێمانی ئەکرێتەوە کۆمپانیای ئەتڵەس ڕشتێکە مای چییە بەم فراوانە دایان دەرەوەی هەرێمی کوردستان و ناوخۆی هەرێمی کوردستان سلێمانی ئاگادارکێن تا چەند بۆن سەرەکە لە پێشانگایە کاتێ پێشانگایان و بەرادرانی کۆمپانیا پەیوەندیان پێوە کردین چەند پێشنیار بەردەمیان کەوتوو من لە کارەکانە تا چەند ڕۆژ لەوە هاوکاری هەبوو لە نێوانماندا بۆکردن ئەم شوێنە چونکە تۆزە لە سنت شاری سلێمانی چەند پاسێک لە بەردەمی کتێبخانەی گشتی سلێمانی دابنێن بۆ ئەوەی بتوان بە خۆڕایی هاوڵاتیان بجێنێت بۆ ئێرە و پێچوان و بیگەڕێتەوە ناو شار بەداخەوە تا ئێستا ئەویان نەکردووە هیوادارم ئەماوەی ئەم چەند ڕۆژە بتوان ئەوە جێبەجێکەن چونکە خەڵکی سلێمانی وا ڕاهاتووە کە تا ئێستا پێشان لە ناو سلێمانیا بوو زۆر جا پەیوەندی بێ ئەمەوە سەردانی ئەماکەن باشترە پاسیان بۆ دابینکەن هاتوچۆیان ئەم کتێبخانەی گشتی سلێمانی پانێڵێک بێت ئەم پێشانگایە چه گرنگی و بایەخێکی بۆ بواری معریفی و ڕووناکبیری پارێزگای سلێمانی هەیە وەکو پایتەختی ڕۆشنبیری بێگوانکردنەوەی هەموو پێشانگایەکی کتێب بایەخی خۆی لە چەند ڕوویەکەوە لەوانە بە هەموو پێشانگای داشکاندنی تیا بێ میسات بێ بۆ کتێب ئەمە واکە دەفەتی زیاتر بۆ خەڵک ئەڕەسێنێکە زۆرترین کتێب بکڕێ بە نرخێکی کەمتر. لایەنی دووەمیشی ئەوەیە کەوا ئەم خانی چاپ و بڵاوکردنەوە لەگەڵ دارنەشرەکانی غەیرە کوردستان هەمانجی دروست دەکەن و عیلاقات دروست دەکەن ئەمەش خۆی لە خۆیان بایەخی گرنگی خۆیەوە هەمووشی درەوەیە کە لە ساڵیادی دامەزانی شاری سلێمانی. زۆر سپاس بۆ ڕێزان بەڕێوەبەری کتێب سلێمانی بە ڕێزانە چینە لای مەڕاستیمی کردن نزل فيه الروح الأمين المنذرين وإن
الذي خلق اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم بالقلم علم الإنسان ما لم يعلم اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم كلا إن الإنسان ليطغى كلا إن الإنسان إن إلى ربك الرجعى إن إلى ربك الرجعى صدق الله العظيم. زۆر سپاس بۆ دکتۆر خۆشەومەند تاقیێنیەوە توانادەبوونی بە تایبەتی لە باسنەوەی یەکەمی پولی پێشەنگایی نێودەوڵەتی سلێمان کۆکرد. کتێب سەرچاوەی زین و ڕابردنی مێژوو و ڕۆژنبیریگەلان پای شارەسانیەت و سەرچاوەی هۆشیاری بینەکان. لەژێر سێبەری ئەم شانە تێدەگەین کە کتێب هۆکاری مانەوەی مێژووی هەموو میلەت و وڵاتێکە تا 90 بنیاد و بناتی زبوونی وڵات و جوگرافیای خۆی بناسێت. بزانێت بنەماکانی ڕۆژنبیری کلتوری میلەتەکەی چییە و چۆنە. سەرتاو بناوەی ئەم ڕۆژنبیریەش لەسەر پایەی وڵاتی گەورە دروستکراوە و بووەتە سەرچاوەی هۆشیاری میلەتان. لە دەوانیمان بۆ گرنگی گەورەی ئەم سەرچاوەی ڕۆژنبیریە بیرمان لەم پرۆژە گەورەیە کردەوە کە پێشەنگایەتی نێودەوڵەتی بۆ کتێب بکەینەوە و شارستانیەتی وڵات و میلەتانی تر لێرە بە خوێندن و ڕۆژنبیرانی خۆمان زیاتر ئاشنا بکەین. ئێرەمان کردە سەکۆیەک بۆ بەیەکگەیشتنی نووسەر و ڕووناگیران لە هەر ڕەنگ و زمانێک تا تێک ئاشنا بن و بیر و ڕائاڵوگۆ بکەن و خەڵەمەکانیان بگۆڕنەوە و نووسینەکانیان ڕوژەی تازە بکەن. باشترین کاتێک بۆ ڕەخستنیەک پێشنگایە ئەمڕۆ بوو کە 14 هاویانی دامەزرانی شاری سلێمانیە کە لە ئەمڕۆدا هەڵگری نازناوی پایتەختی ڕۆژنبیریە. ئەو ڕۆژەی بوو بە دەستێکی میلیژنێری هەمومان بۆ بەڕێکردنی چرکەکانی تەمەنمان لە شاری شاعیران و هونەرمەندان، شاری خوێندنەوە و ڕۆژنبیری،
لێرەوە یەکەم کات کتێبەکانمان کۆ کردەوە وەک تێمایەک بۆ گەورەبوونی گیانبینی و بیری مرۆڤەکان لە پێناو بەدەستڕاگرتنی ناسناوی شار و نوێبوونەوەی تەمەنی هەمووان لەژێر چاودێری سەرۆکۆماری عێراق کۆمپانیای ئەتڵەسی باوکاری ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی یەکەمین خولی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بە دروشمی ڕووناکی ژیانە بە بەشداری چەندین ناوەند و بڵاوکراوی کوردستانی و نیشتیمانی و عەرەبی و بیانی ڕێکخا بە ڕۆژانە دەی بەیانی بۆ خەڵکی شەو پێشوازی لە هاوڕێیان و خوێنەرانی کتێب دەکات. بەڕێزان پێم خۆشە دکتۆر واسڵ حەمدی کە وەک هاوڵاتیەکی سووری هەم بۆ کۆمپانیا کە لەگەڵمان کار دەکات پێتان بناسێن وەک پێشش تا بە زمانی عەرەبی ئەمڕۆ هاوکار دەبێت بفەرموو بۆ پێشوازی میوانان عەرەب. السلام عليكم. السيد الدكتور السليماني السيد رئيس جمهورية بالافتتاح معرض الكتاب الدولي الأول عاصمة الثقافة. السيد وزير الثقافة حما سعيد، السادة رئيس أعضاء غرفة التجارة والصناعة في السليمانية، السيد الدكتور عبد الوهاب الراضي رئيس اتحاد الناشرين في العراق، السادة المشاركين، السادة الحضور، أهلا ومرحبا بكم باسم شركة أطلس النصيب لتنظيم المعارض الدولية. نرحب بكم في هذا المعرض الكبير، معرض الكتاب الدولي الأول في مدينة السليمانية. ئێستا دەچینە لای زۆر بەڕێز کاک حەسەنڕەحیم محەممەد مەڕێبەری کۆمپانیای ئەتڵەسی بۆ سەرەکی پێشنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ پێشکردنی وتەی بە خێرەنانی میوانان با بەڕێزیان بفەرموون تەشریف بێنە سەر سێژ. والآن أيها السيدات والسادة نستمع إلى كلمة هذا الحفل الكبير إلى الأستاذ السيد الحاج حسن رحيم المدير العام لشركة أطلس النصيب، فليتفضل مشكورا. بەناوی خوای گەورە و مێرەبان بەڕێزان، خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە مەراسیمی یەکەمین خولی پێشانگای نێودەوڵەتی لە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری لە قسمەتی ئێوەی بەڕێزدان پڕبەدڵ بە خێرهاتنی بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی و هاوکات نوێنەری سەرۆکی سەرۆکۆماری عێراق دەکەین. زۆر بەڕێز بە خێراتنی بەڕێز کاک عومەری سەید عەلی جێگری سەرۆکی هەرێمی کوردستان دەکەین. بە خێراتنی زۆر بەڕێز کاک حەمە سەعید وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان هەموو بەرپرسانی حکومی و حزبی دەکەین کە لێرە حزوریان هەیە. بە خێراتنی بەڕێزان پەرلەمانتاران و سەرۆکی زانکۆکان و ئامادەبان دەکەم بە گشتی. زۆر بە خێراتنی بەڕێزان کنسوڵی ئەو وڵاتانە دەکەم کە لێرە حزوریان هەیە. بە ئامادەبوونتان سەلمانتان کە دۆستی کتێبن و پشتیوانی نووسەران و قەڵەم بەدەستانن. نیشانتاندا کە خوازگاری خزمەتکردنن بە سێکتەری ڕۆشنبیری و خەڵکی ڕۆشنبیر و پایتەختی ڕۆشنبیری. بۆیە جارێکی دیکە بە خێراتنی یەکەوەیەکەتان دەکەین. جێخۆیەتی ئاماژەت بۆ بکەین کە کوردستان و شاری سلێمانی سپاس بۆ خوا ڕۆژ بە ڕۆژ لە پێشکەوتندایە. بەخشینی ناوی پایتەختی ڕۆشنبیری بە شاری سلێمانی کارێکی دروست و بەجێ بوو و بۆ پێشانگای نێودەوڵەتی کتێب خشتێکی زێڕینە لە تەواوکردنی دەلاری جوانی و ناوبانگی پایتەختی ڕۆشنبیری.
چونکە ئەو ناوبانگە بە بێبوونی پێشانگایکی نێودەوڵەتی کتێب تەواو نەدەبوو. پیرۆزبایی تایبەت لە خەڵکی کوردستان بە گشتی و شاری سلێمانی دەکەین بە بۆنەی هەڵبژاردننی هەردوو شاری سلێمانی و سنەی دەستەخوشکی وەک دوو شاری داهێنەر لە ڕیزی 66 شاری جیهان هەڵبژێردان لەلایەن ڕێکخراوی یونسکۆ کە بۆ وەرگرتنی ئەم نازناوە ڕێز دکتۆر هەواڵ ڕۆڵی کارای بینی جێی دەستخۆشیە. کۆمپانیای ئەتۆسل ئەسیل لە سۆنگەی نیشتمانپەروەریەوە لە پاڵ پارێزگار و یەکە ئیداری و حکوومیەکانی تری شارەکەدا برەو بە پێشخستنی شارەکە و ناوبانگەکەی دەدات و لەو پێناوەشدا ئەم ئەرکەمان لە ئەستۆ گرتووە. دەمەوێت لێرەدا سوپاسی بێپایان بڕم بۆ بەڕێز جەنابی کاک دکتۆر بەرهەم سەرۆکۆماری عێراق کە هاندەرمان بوون بۆ کردنەوەی ئەم پێشانگایە. زۆر سوپاسی بێپایانم بۆ بەڕێز جەنابی کاک دکتۆر هەواڵ پارێزگاری سلێمانی کە پشتیوانیان کردین و یارمەتیەکی بێوێنەیان داین لە هەماهەنگیکردن و ئاسانکاری هاتنی بەشداربوانی بیانی و بەردەوام هاوکارمان بوو. زۆر سپاسی بەڕێز وەزیری ڕۆشنبیری کاک حەمەی حەمەد سەعید دەکەین ئەستە و خۆ دەهاتە سەر هێڵ بۆ چارەسەری گرفتەکانمان. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان، یەکێک لەو میوانانەی لەم کەوەرەی بەرنامەکەمانە قسەکە لەسەر کتێبێکی کە بەشداری پێشانگای کردووە بەڕێز مامۆستا نازم عەبدوڵڵا بە ناونیشانی مسڵمانان و نووسینەوەی مێژوو کە شتێبێکە ئەم بۆ دەمەوێت دەزانی خۆیەوە باسێکی ناوەڕۆکی کتێبەکەم بۆ بکات کە یەکێکە لەو کتێبە نوێیانەی لە پێشانگای نێودەوڵەتی کە لە پارێزگای سلێمانی بەشداری کردووە. مامۆستا نازم زۆر بەخێر بێی دەستخۆشیە و بەرهەمە جوانت یەکەم کە پێشکەشی کتێبخانەی کوردیت کردووە بە ناوی مسلمانان و نووسینەوەی مێژوو. پێم خۆشە لە زاری جەنابتەوە پێناسێکی کتێبەکەم بۆ بکەی، ئەم کتێبە بۆچی لەم کاتا نووسراوە و دەبێ مێژوویەک پیشانی مسلمانان بێت. بسم الله الرحمن الرحیم. میش دەستخۆشتان لێکەم ومێری سەرکردتان بۆ خوازم بۆ ئومێدوارم پیشانگای کتێب وەجیهانی کتێب لە بەرەوەدا بێت تا بە شاری ڕۆشنبیری شاری سلێمانی. ئەو کتێبە ئێمە کە وەرمانگیراوتە سەر زمانی شیرینی کوردی کتێبێکی منهەجی نایابە، چونکە زۆربەی خەڵکی لە دنیادا لە ڕێی مێژووە تووشی هەڵە بوون و تووشی گرفتی گەورە بوون و تووشی حتا سەر لێشێوان بوون. ئاینەکان لە ڕێگەی مێژووە سەریان لێ تێکچووە کە زەمانێک بەسەریان ڕۆیشتووە لیان تێکچوو ئەسڵی دینەکان چۆن بوو. ئەو ئەسڵی کە پێغەمبەرەکان هێنان لە سەلامی خۆیان لەسەر بێت چی بەسەر هاتووە دوایی. زۆرێک لە شۆڕشەکان کە دوایی گۆڕانی بەسەردا هاتووە ئەوەیە کە ئاگایان لە جیلی یەکەم چینی یەکەم نەماوە، دوایە خەڵکی تر بە جۆرێ لە جۆرەکان دەستکاریان کردووە و گۆڕانکاری بەسەر هاتووە بەرەو لە ڕێلادان لە شێواویش بووە. ئێمەش لە کاتێکە کە ئەو کتێبەمان وەرگێڕایە سەر زمانی کوردی المسلمون و کتابة التاريخ من عبدالمنعم عبدالرحمن خضر نووسەرێتی پیاوێکی مسریە واتە مسلمانان نووسینەوەی مێژوو. ئەمە کتێبێکی میتۆدی منهەجی بەپێزە باسی فەلسەفەی مێژووەکە، واتە لەسەر منهەجی ئیسلامی بەگشتی، چکە منهەجی ئیسلامی بەنەماو ئەسڵێکی هەیە وەکو هیچ شتێک جیاوازە لە هەموو منهەج و مێژووی هەموو ئاین و ئایدیەکانی تر، کە ئیسلام ئەسڵێکی هەیە. بین قورئان کە خوای تەعالی باسی کا فەرمێ ئینا نحن نزلنا الذکر وإنا له لحافظون، گۆڕانی بەسەردانایە کە گۆڕانی بەسەردانایە قورئان ئەساسی مێژووە لە ئیسلام. پاشان فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوا ئیسناد هەیە ئەمە جێشێکە لە سەرچاوەکانی مێژوو. پاشان لەگەڵ ئەوەشا وەکو ئیبن خەلدون ئاڵێ لە ئیسلامدا فەلسەفەی مێژووەیە، یان بە تعبیریش تر لە ئیسلامدا هەر ئەوەنە نییە کەسێک قسەی کرد لێی وەرگیرێ بە خوڕافاتی تێکەڵ کرد بۆی بە منهەجەکەی بەربەڵاو بێ، کتێبەکەی بە بایەخ بێ، بە ئەرزوو خۆی پڕی کا لە ئەفسانە و خوڕافات و چی پێخۆش بوتیایە جێگیر بکات. بەڵکو لێرە ئێمە وەکو ئیبن خەلدون ئەڵێ داتامان هەیە، پرسیارمان هەیە، لێکۆڵینەوەمان هەیە، ئەیخێنە بەر تەرازووی ژێری ئایا بزانین چەندێک ئەم مێژووی ئەم برادرە ئەم نووسەرە باسیەکات جێگەی بێتەوە. نووسەری کتێبەکە کێ؟ عبدالمنعم عبدالرحمن خضر
پیاوێکی میسریە کە چەندین شەهادە بە چ میتۆدێک نووسیوێتی یا پشت بەستووە بە چ بنەمایەک لە نووسینەوەی مێژووە وەگەزانین هەزارەها کتێبە لە بواری مێژووی ئیسلامیە دەیان گومان و خرافە و ناڕاستی تێدایە کتێبەکەی ئەم نووسەرێک کە تۆ وەرگێڕا بۆ زمانی کوردی پشتی بە چ میتۆدێ بەستووە پێش هەموو شتێک ئەو پشتی بەو میتۆدە ئیسلامیە بەستووە ئەو مەنهەجە ئیسلامی کە هەیە لە ڕیوایاتە لە سەنەدا لە هەواڵگێڕانەوەدا کە لە ئیسلامدا بەڕەهایی هەواڵ وڵای وەرناگیرێ قسە وەرناگیرێ بەڵکو ئەبێ سەنەدێکی پشتیوانێکی هێنێ ئەمە یەکێک لە میتۆدەکانی ئەم نووسەرە ئەوەیە پشتی بە سەنەد بەستووە دوو پشتی بە لۆژیک و مەنتیق و عەقڵ بەستووە کە پێوترێ فەلسەفەی مێژوو نووسەکان مەسەلەن یا فەلسەفەی خەڵکانی بیرمەند و کەسایەتی مێژوویەکان مەسەلەن شوی تۆکو ئیبن خەلدون دێ باسی منهجی ئیبن خەلدونەکە بۆ نمونە منهجی کافیجیەکە منهجی مەدائینیەکە ئەمانە منهجیان چۆن وەرە مێژوو نووسینەوەدا دەیان لە هاوشێوەی ئەمانە باسی منهجەکانیانەکە میتۆدەکانیان هێنێ چۆن مێژویان نووسێتەوە پشتیان بەچی بەستووە اینجا لەبەر ئەمانە هەڵسەنگاندنی بۆەکە کام میتۆدیان لە لۆژیکەوە نزیکترە لەگەڵ منهجی ئیسلامە ئەگونجێ کامەشیان ناگونجێ پاشان منهجی ئیسلام لەگەڵ منهجی ڕۆژاوادا لە نووسینەوەی مێژوودا لەکوێ یەک دەگرنەوە چ خاڵێکی جیاوازیش هەیە باسی ئەمە دەکات کە لە کۆی گشتیە ئەوانەی کە لەژێر مەنتیق و عەقڵە با بڵێن لە لێکۆڵینی عەقڵیە سەرکەوتوو دەبێ ئەوەی هێنا و پشتی پێبەستووە گومانگەلێکی زۆرە لەبارەی مێژووی ئیسلامیەوە تا ئێستا نەیاران گومانێکی زۆرە خەڵەسەر مێژووی موسڵمانان هەر لە سەدای پێغەمبەری پێشەوامانەوە تا خولەفای ڕاشیدین و پاشتری دەوڵەتێک لە دوایەکەکانی نێو مێژوو ئەم کتێبە چۆن وەڵامی ئەو گومانگەلەمان بۆ داتەوە ئەم کتێبە پشت بە کۆمەڵێک وەکوتم داتا ئەبەستێ پشت بە مێژوو ئەبەستێ پشت بە سەنەد ئەبەستێ پشت بە فەرمودەی خوای تەعالی و فەرمودەی پێغەمبەر ئەمیش بە هەمان شێوە پشت بە کۆمەڵێک لەو مێژوو نووسە ئەو مێژوو نووسانەی کەوا خاوەن میتۆدێکی عەقڵی بوون مێژووی ئیسلامیان نووسیوەتەوە زێتر پشت بەوان دەبەستێ وەگۆ ئەو هەموو گومانەی کە لەسەر مێژووی ئیسلامی هەیە مەسەلەن باسی مێژووی یوشع پێغەمبەر سەلامی خوا لەسەر ئەوەی کاتێکە قودسی داگیر چوو بۆ فەتحی قودس جێیشێکی پێگەنا لە 600,000 کەس ئیبن خەلدون ئەمەرە شوێ جێبێتەوە چکە جێیش ئەبێ لەگەڵ کۆی دانیشتوانەکە یەک بگرێتەوە لەگەڵ هاوڵاتیان یەک بگرێتەوە هەر ئەو کاتەیە خەڵکی بەنی ئیسرائیل نەگەیشتوونتە 600,000 کەس هەر خەڵکەکە بەعام چۆن چێشەکەگا بە 600,000 کەس یان باسی بەسەرهاتی ئەبوو هینەکات هارونە ڕەشید کێشەی خوشکەکەی لەگەڵ جعفەری بەرمەکیە کۆمەڵی خوڕافات و بوختان و ئەمانەی تێکەڵ کراوە ئەو دێ بە شێوەیەکی داتا و لۆژیکی ئەمە ڕەت دەکاتەوە یان لەناو مفەسرینە مثلا مفسرين باسي إرمادات العماد التي لم يخلق مثلها في البلاد زورق عفوا رفكارين يجو باسي وكان كشارك هبو ناوي إرمبوا أم شارع شاني وابو بعضي وابو إسلام ولما شيء يمن بوا خدون دي عليه همو ميجو بقره لمنطقة يمن ولا لو شيء يمنا لولاتي يمنا شارك نبو بمشيوي بو شاني بالي وابي وبالي وابي كوالكي بناكاني بمشيوي نبوا اي مفسرين شو انا متان هنا كواتا اما تفسيرك لجي خواني ابن خلدون لميجوكي دابون منا امانه راس دكاتوا ام كيبش كباسي مسلمانان ونسينوي ميجو دكا دي او ميجواني كرسن او ميجو نسناني كوا پشتيان بداتاو بمنطق بالغي راس ئەوانە دێنێ جاری چکە پێمان دەڵێ با ئێمەش بە خۆداشون لە مێژوودا پاشان شتێککە ئەم کە زۆر تەرکیزە خاتە سەری مێژووی زمانی پێشوو نییە ئیمڕۆ کە مێژوو پێویستی بە ئابوووریەوە هەیە مەسولەی مێژوو ئابوووریەوە هەیە پەیوەندی بە سیاسەتەوە هەیە پەیوەندی بە دەروونەوە هەیە بە جوغرافیاوە هەیە پەیوەندی بە حتا ژینگە و بە زانستی هەڵکۆڵین و شوێنەوارەوە هەیە کەواتە ئێمە ئەگەرمانێ مێژوو بنووسینەوە جاریشکە ئەبێ لە یەکێک لەمانە ئیسفادە بکەین یعنی جار وایە تۆ باسی مێژوو شوێنەکەی بۆ نمونێ
مێژووی قەومی لووتەکەی بۆ نمونە ئەڕۆی بزانی داتەکان چیە لەسەر قەومی لووت شوێنە زانستەکان چۆن باسی دەکەن لێکۆڵینەوە زانستەکان چۆن باسی شوێ باسیکەی نەک بە شێوەیەکی هەروە بە عەقڵ خۆت و کۆمەڵی خورافات تێکەڵکەی مامۆستا نازم هەمیشە قسەیەکەیە دەڵێ مێژووی ئیسلام مێژووی مسلمانان واتەگە من هەڵەیەکم کرد کوشتنێکی ناڕەوام کرد کارێکی قێزەونم کرد ئەوە ناچێتە نێو بازنە مێژووی ئیسلامەوە پەیوەندی بە مێژووی منی مسلمانەوە بەڵام مارکسیەکان یا ئەلمانیەکانی ژەتوان هەمان بانگەشە بکەن ئەڵێ بەرنامەی مارکسیەت و ئەلمانیا بەرنامەیەکی جوانە بەڵام شەڕە ناوخۆکانی ستالین یا لە کوردستان کۆمەڵەشدن ئەوە ئەلمانیەت لێی بێبەشە یا مارکسیەت بەبەستمێت چۆنە ماوکێشەی ڕاست بکەینەوە بۆ منە مێژووی ئیسلام چیە و مێژووی مسلمانان چیە یا کتێبەکە چۆن وەڵامی ئەم گومانەمان بۆ داتەوە کە مادام منێک ئەمەوەی ئیسلامەکەم بەپارێز لەوەی کە کردەوەی خۆمی نەخەمە پاڵ کابرای مارکسی و ئەلمانیش دەڵێ ئەوەی کە فڵانە سەرکردە و دکتاتۆر کردێتی لە جەنگی ژیانی دووەم و یەکەم ئەوە لە مارکسیەت و ئەلمانیەتەوە دوورە ئەوەی کە ئەم کتێبە پێ دەبەستێ یەکێک لەوە بنەمە نەزەریەکان یان باڵێن داتا ئەو ئیسلامیەکان عەفو کە بە باشی بە جوانی ماونەتەوە کە هەمووی کۆمەڵێ بنەمایە تا ڕۆژی قیامەت هەڵاوە شوێنرێنەوە یان با بڵێ کەس داتوان لە ڕەدیان باتەوە ڕەخنیان لێ بگرێ بەو معنایی کە بڵێ ئەمە لەگەڵ لۆژیکا ناگونجێ لەگە عەقڵا ناگونجێ لەگە زانستا ناگونجێ ئەمە یەکێک لە بنەما مێژوویەکانی ئیسلام بەگشتی ئەمە یەک ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم کەوای ئەم کتێبە پشتی پێبەستێ ممارەسە و پیادەکردن مێژووی ئیسلامیە لە مێژووی ئیسلامیە چەندین ویستکە هەبووە کە ئیسلام زۆر بە جوانی بنەماکانی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دەساو دەستکردنی دەسەڵاتەوە لە ڕووی دادگەریەوە لە ڕووی بخۆشکردنی و بەختەوەریکردنی خەڵکەوە هاتووە لە مێژووی ئیسلامیە باس کراوە پاشان لە ئیسلام بنەمایەکە هەیە کە پێوترێ بنەمای پەروەردەکردن بنەمای پەیوەندیبوون بەخواوە بنەمای تەقوا زۆر باشە مامۆستا نازم دەچین چالاکیە و سپاس بۆ بەڕێستان هیوای سەرکەوتن بۆ خوازم بەڵێ دێنێ لای چالاکیی کە ئێستا مەڕاستی سازدانی پێشانگای ومێ دەکەم هەموو خەڵکی ئەم پارێزگا وڵات و شارەی خۆمان لێرە ببینینەوە بۆی بتوانین لە ڕێی کتێبەوە لە ڕێی بیری خەڵکەوە لە ڕێی گەشەکردنەکانەوە بە سەرچاوەی جۆرا و جۆر خۆمان ڕابێنینەوە و معریفە لە وڵاتەیە گەشە سندوو بکەین ئەم پێشانگایە لەم کاتەیە کە لە خۆراوای کوردستان شەڕە گوزەرێ و غەدر لە کورد دەگرێ بارودۆخ لە عێراقا لە بارودۆخێکی نائارام و ناجێگیرایە وەڵامدانەوەیەکی ڕاستەقینەیە کە کورد چەکی دەستی معریفەیە زانینە بە هەمرۆڤایەتیەکانە کتێبە بۆیە ئەو چەکەی کە ئێمە هەڵمان گرتووە بۆ بەرگری لە خۆکردنە نەک بۆ هێرشکردنە سەر کەس دوجاریش کتێبە کە ئەتوانێ بیری هەمومان ڕۆشن کاتەوە ڕێگاکانمان بۆ ڕۆشن کاتەوە و هەر کەسێ لە گۆشەیەکی تاریکی ئەم گردونەیە بێ بە مۆمێکی داگرسا و بە چرایەکی هەڵکرا و بێ بە خۆرێک کە دڕ بە تاریکی و بە جەهالەت و بە تیرۆر و بە ساختەکاری و بە مەوادی مخدر و بە هەموو ئەو نەهامەتیانە بێنێ کە ئیسا هەڕەشە لە ژینگە و لە خاک و لە خۆڵ و لە مرۆڤ و لە گەردون و لە بەها جوانەکانی خوایەتی خوا دەکەن لەسەر زەوی ومێ دەکەم ئەم پێشانگای نێودەوڵەتی کتێبە لە سلێمانی بەردەوام بێ و پێشنیاز دەکەم کە ژووری بازرگانی سلێمانی لە ڕێم کۆمپانیا بەڕێزەوە کە وڵاتانی دنیا و باڵێۆزخانە و کونسوڵخانەکان داوای بەردەوامیان لێ کردوین ببێ بە پێشانگایەکی بەردەوامی هەمیشەیی واتە نەک ساڵێک جارێک دوان بکرێتەوە بەشێکی بیبە بەو تەکنۆلۆژیا و کاڵا و بینا ئینشاءاتیانەی کە وڵاتان هەیەە بۆی خەڵک لە هەر شوێنێکی عێراقەوە لە جیاتی بچێ سەردانی پێشانگا و کاڵا و بەرهەمی وڵاتان کا لە وڵاتەکانیان بێت لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لە ڕێی نوێنەری و کۆمپانیانەوە ئەم شتانە ببینێ جارێکی تر بە ناوی بەڕێز سەرۆکۆماری عێراق بەڕێز وەزیری ڕۆشنبیری حکومەتی هەرێمی کوردستان و پارێزگاکەی خۆتانەوە پیرۆزباییتان لێ یەکەم
ئێوەی خۆشەویستی شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ زۆر بەڵێز دکتۆر باڵوبەکەر ئالەزیانی سلێمانی کە بەردەوام پشتیوانی کارەکانمانە لە ڕێکخستنی پێشنگانی دەوڵەتەکان لە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی. میخائیل ناحیبە دەڵێ هەر کاتێک کتێبخانە بووە پێرەستە سەرەکیەکانی ناوماڵ وەک کورسی و مێز و چێشتخانە ئەو کات دەتوانین بڵێین میلەتێکی پێشکەوتوو. بەڕێزان بە خێراتێکی تایبەتی جێگەی سەرۆکێرەوەی کوردستان بەڕێز کاک مۆستەفا سەید قادرەکەی بۆ ئامادەبوونی لە مەراسیمی کردنەوەی یەکەمین پولی پێشنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب ئێستا داوا لە بەڕێزانەکەی تەشریفیان بێتە سەر ستەیج بۆ پێشکردنی وتەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان. كل الشكر والتقدير للسيد الدكتور هافان محافظ السليمانية. أشرق صباح السليمانية بافتتاح معرض الكتاب كتاب الإنسانية. أيها السيدات والسادة، الكلمة الآن للسيد مصطفى السيد قادر نائب إقليم كردستان، فليتفضل مشكورا. ئامادەبوانی بەڕێزان بەرپرسانی حکومی و لایەنەکان، میوانانی بەڕێز لە دەرەوەی هەرێمی کوردستان، ڕۆژتان باش، هەموو لایەکان بەخێر بێت. سەرەتا سڵاو و ڕێز و پێزانی و دەستخۆشی سەرۆکی هەرێمی کوردستان جەنابی بێجیبران بارزانیتان پێڕادەگەێنم کە لەبەر سەرقاڵی و پابەندیان بە بەرنامەی ئامادەکراوی پێشترەوە نەیتوانی ئەمڕۆ بەرزانیتان بکات. خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵتاندا بەشداری لە ڕێوەڕەسمیکردنەوەی یەکەمین پولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بەسەرپەرشتی جەنابی دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆباری عێراقی فیدراڵ دەکەی، دەستخۆشی لە ڕێکخرامی ئەم پێشانگایە دەکەی. لە مێژە کوتراوە بۆ زانینی ڕابردووی شارەسانی هەر گەلێک بەنێو مۆزەخانەکانیدا بگەڕێ و بۆ زانینی شارەسانی ئێستایی بەنێو کتێبخانەکانیدا بگەڕێ. ئەگەر کتێب لای گەلان و میلەتانی دی تەنها مانایەک لەخۆ بگرێ، لای گەلی کوردستان زیاد لە مانا و بەهایەکی هەیە. ئێمە میلەتێکی ڕەنگە دەیان و سەدان ڕۆڵەمان لەسەر نووسین یان خوێندنەوەی کتێب دووچاری گرتن و داپۆسین و تەنانەت گشتنیش بوو بێتەوە. ئێمە بە حکمی مێژوویەکی دوور و درێژ لە کارەسات و سەختی کتێبخانەکانمان تا ڕادەیەکی زۆر ئەرکی مۆزەخانەشیان لە ئەستۆ گرتووە. لە بابەتایی و خانی و نالی و حاجی قادر و وەفایی و ناوەگەشەکانی تری دنیای کرد و ئەدەبەوە تا دەگاتە ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری 1991 نووسەرانمان بە بەرهەم و کتێبە بنرخەکانیان گوێڕای خزمەتکردنیان بۆ بوارانەی تیدا بەهرەمەند بوون، گەورەترین خزمەتیان بەشکۆ و ناسنامەی لەچەوەکەیان کردووە کە زمانە. ئەوان هەمیشە لە شەڕی ئیمان و نەمانی زمانەکەماندا بوون. ئەوان بوون کە بە بیر و بەرهەمەکانیان توانیان گوێڕای سەردەستەییدا لێکەران، بەڵام هەمیشە زمانی نەتەوە بە ئازایەتی و زوندوێتی بمێنێتەوە. بۆیە لای ئێمە کتێب بەهایەکی گەلێک بە نرخ و گرانی هەیە. ئەو کتێبانەی کە مرۆڤ و ژیان تیایاندا نرخ و بەهایەکی بەرز و باڵایان هەیە. ئەو کتێبانەی کە شتێک دەخەنە سەر جوانی و پێشکەوتن و شارەسانی مرۆڤایەتی. ئێستا لە کوردستاندا چەندین دەستگای چاپ و بڵاوکردنەوە هەن ساڵانە بەدەیان کتێب لە بواری جیاجیا بە نووسین وەرجەبانەوە دەکەونە بەردیدی خوێنەران.
ئەوەی لێرەدا جێبایەکان پرۆسەی خوێندنەوەیە نەک تەنها پرۆسەی نووسی کەلتوری خوێندنەوە کەلتوری گەلانی هۆشمەند و زیندوون گرینگە ئەم لایەنە لە کوردستاندا بایەخێکی تایبەتی پێ بدرێت لە نێو خێزان و دامەزراوە پەروەردەی و فێرکاریەکانەوە تا لەگاتە دامەزراوە ڕۆشنبیری و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و میدیاکان ڕێنمێنیەکی دروستی نەوەکانی داهاتوومان بکەن تا ئەم کەلتورە ببێتە سیمایەکی ڕۆشنی کۆمەڵگاکەمان بەڕێزان ئێمە وەک سەرۆکاری هەرێمی کوردستان لە نووسین و بیر و ڕەخنە و سەرنجی دڵسۆزانەی هەموو توانا و بەهرەیەکی ڕۆڵەکانمان سوودمەند دەبین و ڕێزیان لێ دەبین خوێندنەوە و ڕاو بۆچوونی جیاواز دەکرێت لە فکردا ڕۆڵەمەندتر و لە ئیرادەدا بەهێزترمان بکەن نووسەران ڕۆشنبیران و داهێنەران هەمیشە هەز و یادوەری لە شێواری کۆمەڵگان ئەمەش لە دۆخێکدا کە نووسینەکانیان دەربڕی فکر و قەناعەتیان بێت ئەوان دەبێت بەو شێوەیە بخوێنرێنەوە وەک ئەوەی هەن و دەیانەوێت ببن ئەوەی گرینگە بەرهەمەکانیان خزمەت بە کۆمەڵگا و نیشتیمانەکەیان بکات ئەوان کاتێک دەتوانن بەرهەم و داهێنانیان دەبێت کە بتوانن خۆیان بن و وەک خۆیان بیرکەنەوە نەک وەک ئەوەی ئایدایەک یان لایەنێک یان هێزێک دەسەڵاتێک دەیخوازێت گرنگ بە چاوکردنی دۆخ و بەرژەوەندی گشتی کۆمەڵگا و ڕێزگرتنی بیر و باوەڕ و جیاوازیەکانی ئەوانترە کتێب زمانی بیر و ڕۆشنبیریە بیر ڕۆشنبیرانەش کاتێک بەهای خۆی هەیە کە لە خزمەتی مرۆڤ و ژیان و جوانیدا بێت لە خزمەتی حەقیقەتدا بێت لە خزمەتی نیشتیمان و گەلەکەیدا بێت ئامادەبوانی بەڕێز دەستنیشانکردنی شاری سلێمانی بۆ لە ئامێزگرتنی ئەم پێشانگایە ژاردەیەکی جوان و دروستە جێگای دەستخۆشیکردنە پایتەختی ڕۆشنبیریمان لە هەرێمی کوردستان هەمیشە مەڵبەندی بیر و داهێنان و وشە و نۆتە و ڕەنگ و جوانی بووە بەڵێ خۆشەویستان ئەوەی بینیتان وتای مستەفای سەید قادر جێگەی سەرۆکی هەرێمی کوردستان بوو لە یەکەمین خولەی پێشانگای نێودەوڵەتی لە سلێمانی دەچمە لە یەکێک لە خوێنەر و نووسەرە سەرەتاییەکانی سیاساڵانی هەفتای ئێمە بەڕێز مامۆستا عەبدوڵڵا عەباس هەم نووسەر هەم وەرگێر هەم شاعیر هەم خوێنەر مامۆستایان سوپاس پیرۆزباییکردنەوەی ئەم پێشانگایە وەکو یەکێک لە خوێنەرە سەرەتاییەکانی کورد لە جەنابتەکەم و هیوای سەرکەوتنیشت بۆ خواستم مامۆستا بۆچی پێویستە ئێمە کتێب بخوێنینەوە کتێب چ سوود و بایەخێکی بۆ ئێمە هەیە لە ژیانی ئینسانیەتە گشتی لەگەڵ دروستبوونی یەک ژیان و هوشیاری بەشەر بە وشە دەستی پێکرد دوای ئەو پێشکەوتنی کە ئینسانیەت بە خۆیەوە دی وشە کەوتە سەر کاغەز وە کاغەزی پێویستی بە خوێنەواری و تێگەیشتنە پیرۆزبایی لە خۆمان و لە هەموو خوێنەوارانی کوردستانەکەم بەوەی کە وەزمان گەیشتە ئەوەی پێشەنگای وا گەورە بکەینەوانێ بۆ ئەوەی زیاتر ئەهمیەتی وشە و کتێب و نووسرا و بە خەڵکی کوردستان هەرچەنە ئێمە ڕێکی ژیانمان بە گەلێ هەورازی سەختا ڕۆشتووە بەڵام یەکێ بووی لەو میلەتانەی کە ڕووی بە شارستانیەتی وشە و نووسین و کتێب کردووە لەبەر ئەوە ئەم هەنگاوە کە ئێستا لەگەڵ شارستانیەتی سەردەم ئابووجێ هەنگاوێکی پێشکەوتووە وە شاری سلێمانی شاعیر و ئەهمیەتی خوێندنەوە هەرچەنە ئێستا خەڵک وا تەسەوڕەکەن کە پەیابوونی هەندێشتی تەکنۆلۆژیای تازە لەوانەیە ئەهمیەتی خوێندنەوەی وشە لەسەر کاغەز کەم بکاتەوە بەڵام هەر هیچ نەبێ بەنسبەت ئێمەی ڕۆژهەڵاتیێوانە و بە تایبەتیتریش ئێمەی کوردی چێژی وشە لەسەر کاغەزی کتێبە لەبەر ئەوە کتێب هەر سەرۆر ئەمێنێتەوانێ لە دەوروبینی وشارکردنەوەی ئینسان و زۆر باش دەگوترێن پێشانگایە بۆ پاراستنی نازناوی پایتەختی ڕۆشنبیری سلێمانی باشە تا چەندەم پێشانگایە دەبێتە هێڵەڕەوەی نازناوی پایتەختی ڕۆشنبیری یا وەکو شاری داهێنەرانی ئەدەب
ڕۆڵی هەیە لە پاراستنی نازناوی ڕۆشنبیری بۆ سلێمانی. هەنگاوێکە بۆ ئەو فکرەیە کە جەناب لەبەرەوە پێویستە مناسەباتێکی ڕۆژانە خەڵکی ڕووی تێ بکات و بە سەرچاوەی ئەو مەبەسەی زۆر باش مامۆستا خوێنەر ئێمە چی بخوێنێتەوە؟ پێویست کامانە ئەو کتێبانەی کە پێویستە دەستیان بخات لە پێناو دەوڵەمەندکردنی پاشخانی مەعریفەی و ڕۆشنبیری خۆیدا. ڕاستی وتن فەرزکردنی نەوعیەتی خوێندەوە لەم سەردەما لەوانەیە شتێکی ئاسان نەبێت، بەڵام ئێمە پێش هەموو شتێک پێویستمان بەو نووسراوانە هەیە کە ڕادەی هوشیاری بینینی دەوروبرمان بکات. ئێمە لە هەموو شتێ زیاتر پێویستمان بە هوشیاریە بۆ خوێندنەوەی وردی ئەو شتانی کە لە دەوروبرمان لەبەر ئەوە پێویستە دەست بکەین بەوەی کە شتی ئەو خەڵقانە بخوێنینەوە کە تاقیکردنەوەی پێشکەوتوی لە ئێمەیان پێشکەوتوتر هەبوو، یعنی باوەخ بدرێ بەو جۆرە نووسراوانەی کە ئێمە فێرەکات چۆن بەرەو باڵا ئەڕۆ و لە هەموو وەرچارخانەکانە ئاساسی مێژۆیی خۆمانمان لەبیر نەچێت، بەڵام مێژۆ خۆزگە ئەبوایە بکرایە بەوەی کە لە ڕاستیەوە دەست پێ بکات بۆ ئەوەی بەڕاستی بگات. مامۆستا زۆرجار خوێنەری ئێمە دەڵێ من بۆیە ناخوێنمەوە بەردەوام نام لەسەر خوێندنەوە لەبەرەوەی کە دوای یەک دوو کتێبکە خوێنمەوە هەست دەکەم هیچ لە مێشمان نەماوە. جەنابەت وەکو کەسێکەوە ئەزمونێکی بەردەوام و دوورودرێژت لە خوێندنەوەی کتێبە هەیە، ئایا ئەمە پێوەرە چونکە مام هەژار لە چێشتی جەوراڵێ مێشە وەکو عەمبار وایە دوای 10 ساڵ و 20 ساڵی تشتەکان بۆ بیرێنەوە، چۆن خوێنەر زاڵبێ بەسەر ئەم واهیمەیە یان بەجێ لەژێر ئەم وازواسیە کە پێی وایە مادەم کتێبەکە لە مێشکان نامێنێتەوە ئیدی پێویستە واز لە کتێبێنێ و پشت لە کتێب. ئەوە احتیمالە ئەو هەستە دروست بوو بێ لای خەڵک لە نێتیکەی ئەو شتە داهاتانەی تازەتر کە خەڵک مەشغوڵەکە، بەڵام ئەوەی دێوێ هوشیاری ڕاستەقینە و زانیاری زیاتری بدرێت کتێب باسیشە چاوەی بووەوە. هەموو ئەم شتانی کە دروست بووە بۆ گەیاندنی زانیاری و بۆ گەیاندنی ڕاستی زیاتری ئەم سەردەمە بەسەر خەڵک هیچیان جێگەی کتێب ناگرتوانێت. بە پێچەوانەوە کتێب ئەوەیە ئەوەی کە لە کتێبایە ئەو زانیاری کە لە کتێبایە ئەو زانیارەیە کە جێگا بۆ خۆی لە مێشکاکاتەوە و هەندێکی وشیاری زیاتر. زۆر سپاس بە بەڕێز مامۆستا عەبدوڵعەباس نووسەر و شاعیر و وەرگێڕ. زۆر سپاس دەکەم. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە کۆتاییمان بە بڕگە و پرۆگرامی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژ لە نێو پێشانگای یان یەکەم خۆلی پێشانگای نەبەوەتی کتێب لە پارێزگای سلێمانێنە دێمەوە لای هاوکارم چەلان محەممەد بە ئومێدی سەر. زۆر سپاس بۆ تۆ ڕاز بۆ هاوکارانت. بینەرانی عزیز بڕگە بابەتەکانی بەنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان بەم شێوازە پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵتانەوە.